بە ئامادەبوونی سەدان کەس ئاهەنگی کۆتایی پرۆژەی نوری دڵان کە سەر بە مەڵبەندی کەرکووکی کۆمەڵی دادگەریە ساز کرا. ئاهەنگەکە لە هۆڵی ڕۆشنبیری شاری کەرکووک بەڕێوەچوو، تیایدا جگە لە ئامادەبوونی مامۆستایانی ئاینی و حەزب و لایەنە سیاسیەکان و کەسایەتی و نوێنەری ڕێکخراوەکان سەدان بەشداربووی پرۆژەکە ئامادەی بوون. سەرپەرشتیارانی پرۆژەکە کە مەکتەبی زانایانی کۆمەڵی دادگەری و قوتابیان بەڕێوەی دەبن ئامانجی ئەم پرۆژەیە کە بۆ لەبەرکردنی سوورەتی پیرۆزی لوقمان بوو دەخەنە ڕوو. بەڕاستی ئامانجی ئێمە لەم پرۆژانەیە خەڵک ئاشتەوەکردنە لەگەڵ قورئان، خەڵک ئاشناکردنە بە قورئان. ئەگەر چی یعنی ڕێگریەکی زۆر هەیە، بربەستێکی زۆر دروست دەکرێت لە ڕێی مسلمانان، لە ڕێی ئەمانەی کە هەڵەسن بە ئەنجامدانی ئەم جۆرە پرۆژانە. بەڵام پشتیوان بەخوای گەورە بە ئیزن و مەشیئەتی خوای پەروەردگار ئێمە کۆڵ نادەین، هەمیشە لە خزمەت مسلمانان دەبین. دیارە ڕێکخراوی قوتابیانی کوردستان هەم بە هەماهەنگ لەگەڵ مەکتەبی زانانی کۆمەڵی دادگەری کوردستان لە شاری کەرکووک قۆناغی دومی پرۆژەی نوری دڵان بۆ لە بەرکردنەوەی سوورەتی لوقمان ئەنجامدا. سوپاس بۆ خۆی گەورە ساڵ سەر و 1300 کەس لە کەرکووک بەشداری لە پرۆژەکەیان کردبوو. الحەمدوللا سوپاس بۆخوا ئێمە ئامانجمان وەکو ڕێکخراوی قوتابیان پەروەردەی نەوەیەکی هۆشیار بکەینەوە. ئامانجی یەکەمی ڕێکخراوی قوتابیانی کوردستانە کە پەروەردەیە. سوپاس بۆخوا ئامانجی گەورەمان پێکات و الحەمدوللا خەڵکێکی زۆر باش لە شاری کەرکووک بەشدار. لەو پرۆژەیە کە زیاتر لە 1000 فێرخواز بەشدار بوون و تاقیکردنەوەی سوورەتی لوقمانیان ئەنجامدا، ئەمڕۆ 4 خەڵاتی عەمرە و زیاتر لە 50 خەڵاتی دیکەیان پێشکەش کرا. وێڕای دەستخۆشییان بۆ ئەنجامدەرانی ئەم پرۆژەیە هیوایان خواست بەردەوام بن لە خزمەتی ئیسلام و مسلمانان. بۆخوا الحەمدوللا من بەشداربوویەک بووم لە پرۆژەی نوری دڵان لە سوورەتی لوقمان. الحەمدوللا کۆ نمرەم 100 بوو، لەخوا بە زیاد بێ کە عمرەیەکم بۆ دەرچوو. هەستم تەسەور ناکەن چەندە دڵخۆشم پیرۆزبایی لە هەموو بەشدارەکانەکەم. ئینشاءالله ئینشاءالله خۆی وعدێکماندا کە ئێمە سڵاو و ڕێز هەموو خەڵکان بگەینە مەدینەی پێغەمبەر صلی الله علیه و سلم بۆ ڕەسوول الله. ئینشاءالله ئەو وعدە بەجێهێنم، سڵاوی هەمویان ئەگەێنم ئینشاءالله. بەڕاستی پرۆژەیەکی سەرکەوتوو ئینشاءالله هەموو ساڵێک لەسەر هەمان پرۆژە بەردەوام ببین بۆ ئەوەی ئەوانەی کە ڕێگای حیجابیان نەگرتووە ڕێگای قورئانیان نەگرتووە دێنە سەر ئەم دینەیەمە بەردەوامە بین لەسەر ئەم تاقیکردنەوەیە. ئینشاءالله مەرج نییە تەنها دیاری ببینەوە یاخود عمرەیەکمان بۆ دەرچێ، گرنگ بەشداریکردنمانە. سەرباری بربەست و لەمپەرەکان لە بەردەم ڕێکخراوەکان و هەوڵدان بۆ ڕێگری لەم جۆرە پرۆژانە لە خزمەتی مسلمانان، بەڵام ڕێکخراوەکان و هێزە ئیسلامیەکان دووپاتی دەکەنەوە، بەردەوام دەبن لەم جۆرە چالاکیانە تا بتوانن خزمەتی زیاتر بە قورئان و فەرموودە و هاوڵاتیانی ئیسلام دۆستی کوردستان بکەن. چیان نوری کەناڵی پەیام، کەرکووک.